لە شەقامی سیمەتری و بەردەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بازاڕی تێراوە و بەشێک لە ماڵەکان ئاوێکی زۆری لێکۆبەوە و بەم هۆیشەوە 6 ئۆتۆمبیڵاو بردی و زەرەر و زیانێکی زۆریشی بە دوای خۆی داهێنا. مزرعی سێ سندوقی لێم تو بەناودا دەڕۆین بەڵام سەری هەموو قەپاتە بەشی دابڕ ئاوە خڕ دەپێڵێر ناڕوات ئەوەیە مشکلەکە. وەخت خۆی ئێران هەر قەران بۆڕیان دانا بۆڕی بڕێک گەورەیان دانا سنترومێلیش کەتە ناوێ گەورەکانیان هەرگرت ئەو جارێ بۆ ڕگزکەیان دانا بۆ ڕگزکەش لە حەقە وەزعی نایە سالانە نەکجار دووسێ زار دووارە دەیتەوە حەق ئێرە خۆشکن چاکەنەوەوانە هەمووی چاکن نابێ هەلا. لە شاری زیلانیش لە ئەنجامی ئەو چەند سەعاتەی بارانبارین لافاوی لێ دروست بوو ئاو چووە ماڵەکان و زەرەر و زیانێکی زۆر بەرماڵەکان کەوت. ئەو کێشەی هەموو ساران دووبارە دەبتەوە سندوقەشی فراوانی بهەبی ئەو کۆڕیشێ بکەنە سندوقەشی فراوان و ئاوەکە بڕوا و کێشەی نەلۆ پشتەوە دروستکە نەلۆ گەرەکی هەڤاڵان و پێنج عسارەکانی خوارە دروستکە. ئەوە 20,000 بوو لێرە سەرفریا دوو شۆفەران لێ دەدەن و بەڕێ دەکەن کاکە من شۆفەرم ناوێت چاکەوە بە مەترێک چا دەبی لە 2006 ئەوتۆ لێرێنی هەتا ئێستاکە ئێرانیان هەموو کردەخانی پارەیان وەگت تێدەگەی زۆربەی کەسیان دەزانن با خۆیان کرد نەکەن هەموو خواردیان هەر کەسە دەهات و پرۆژەی وەردەگرت و پارەی وەردەگرت و دەی خوارد و دەڕۆیی. لە ئەنجامی ئەو بارانبارینە گەڕەکەکانی زیلان، تەیراوە، شۆڕش، نووسەران، گوڵان، هەولێری نوێ، سێبەردان، شەقامی سیمەتری، شێزمەتری، سەدمەتری، عەنکاوە و بەحرکە ئاو کۆبەوە و ئاستەنجی بۆ هاتوچۆی هاوڵاتیان دروست کرد. هەڵگورد ئەحمەد کورد سات نیوز هەولێر.